سڵاوتان لێبێ بەڕێزان، ئەمڕۆ پەرلەمانی کوردستان کۆبوونەوەی خۆی ئەنجامدا بۆ دەنگدان بۆ پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان. ئێمە وەک فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەمڕۆ دەنگمان نەدا بە سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە سۆنگەی ئەوەی کە ئێمە یەکەم حزبین کە ئۆپۆزیسیۆن بوونی خۆمان ڕاگەیاندووە و لە هەمان کاتیشا ئێمە یاسا و سیستەمەکەمان پێ پەرلەمانی نییە، بۆیە نەکاندیدمان هەبوو بۆ پۆستی سەرۆکی هەرێم و نەدەنگیشماندا بە هیچ کام لە کاندیدەکانی پۆستی سەرۆکایەتی هەرێم. هیوادارین ئەمڕۆ پێچێکی گرنگ بێ بەرەو گەشەپێدانی هەرێمی کوردستان، بەرەو یەکڕێزی نیشتیمانی، بەرەو بەرژەوەندی خەڵکو و هەڵگرتنی ئەو دۆخە کارە ساتباویەی کە لە ژیان و بژێوی و قوتی خەڵکی هەرێمی کوردستاندایە. هیوادارین ململانەی حزبی و بەرژەوەندی حزبی ئایندە و ئێستا و ئایندەی هەرێمی کوردستان بەرەو ئاقارێکی تەندروست بەرێ و دەرەنجام ململانەی ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتیش بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستانی لێ بکەوێتەوە. بۆیە ئێمە ئەمڕۆ هەڵوێستی خۆمان بە ڕوئیەی وازەحی خۆمانەوە بە پلان و بەرنامەی خۆمان کە درێژە پێدەری هەڵوێستەکانی پێشومان بوو، پرۆژەکانی پێشومان بوو، لەو سۆنگەیەوە ئێمە دەنگمان نەدا بە سەرۆکایەتی هەرێمی کوردستان.